بنەوی خۆی گەورە ئازیزان لە پرسیستاندەرەوە لەگەڵتانین لە 18 و 19 2021دا کۆمەڵی ئیسلامی کۆنگرەی چوارەمی خۆی بە ئەنجام گەیاند. لەم کۆنگرەیەدا کۆمەڵی ئیسلامی بە چەندین گۆڕانکاری هاتە دەرەوە. یەکێک لەو گۆڕانکاریانە ئەوە بوو کە پاشگەری ئیسلامی لە دوای 20 ساڵ دامەزراندن لێکردەوە. هەروەها ڕێژەی ئافرەتانیشی لە سەدادا بۆ سەدابی زیاد کرد. بۆ ئەم مەبەستە میوانداری زۆر بەڕێز قومریە بەرزنجیمان کردووە کە بەڕێزان ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستانە. بەخێر بێ مامۆستا. سپاس بۆ ئێوە، دەستان خۆش بۆ دەرفەتە. مامۆستا ئەگەر لەوە دەست پێ بکەین، کۆمەڵی ئیسلامی بە پاشگری ئیسلامیەوە داخڵی ناو کۆنگرە بوو، بەڵام لەو دەرکەوە کە هاتە دەرەوە پاشگرەکەی وەلە ناو دادگەری خستە شوێنی. ئەمە بوو بەناوی خۆی گەورە و میهرەبان. ئێمە دەڵین پاشگرەکەی گۆڕی نەک وەلاینە، وەلاینە ناوە، چونکە پاشگری ئیسلامی وەکو دیارخەرێک بوو بۆ کۆمەڵی ئیسلامی. ئێمە کۆمەڵی ئیسلامی چ ئەو دیارخەری لەگەڵ بێ یا لەگەڵ نەبێ لەسەر هەمان بنەمە و پرەنسیپ و مەبدەی خۆیەتی کە دەڵین دادگەری واتە جەوهەر و کڕۆکی ئیسلامەتی، جەوهەر و کڕۆکی بەرنامەی ئاینی پیرۆزی ئیسلام بەدیهێنانی دادگەریە. خی پەروەردگار لە ئاەتی قورئانی پیرۆزە ئەمر دەکات ئین الله یەئمر بالعەدل والإحسان، کەواتە کاری بەدیهێنانی دادگەری بەجێهێنانی فەرمانێکی خی پەروەردگارە ئەرکێکی سەرشانی ئەو کەسانەیە کە شوێن کەوتووی پەیامەکەی ئیسلامن و بەرنامەکەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم. ئەگەر لەوە بپرسم، بێگومان ئەوە کاری یەک دوو ڕۆژ نەبووە، ئەو گۆڕینی ناوەکەی پاشگرەکەی. ئەگەر بینە سەروا قەرارە لێکەوتەکانی دوای ئەوە چی دەبێیان کۆمەڵی دادگەری چی لە حەق بەدایە بۆ دوای کۆنگرەی چوارەمی؟ بەڵێ بەدڵنیاییەوە ئەتوانم بڵێم 20 ساڵ لەمە و پێش 20 ساڵ لەمە و پێش جەنابی پێشەوەی کۆمەڵی ئیسلامی کوردستان مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی ڕای لەگەڵ ئەو ناوەدا نەبوو لەبەرەوەی لەبەر ئەو بربەستانەی کە ئەمڕۆ لەوانەیە لە بەردەم کاری ئیسلامی کۆمەڵی ئیسلامیدا بوو بێت، کەواتە ئەم پرسە هەر لە 20 ساڵ لەمە و پێشەوە تا ئێستا هەر لە گفتوگۆدا بووە تا ئەمڕۆ کە تا ئەم کۆنگرەیە کە زۆربەی سەرکردایەتی و جەنابی ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەو واقعیان بە پێویست زانی کە کۆمەڵی ئیسلامی کوردستان پێویستە خەباتی مەدەنی خۆی فراوانتر بکات، بازنەی کار و پرۆژەی بۆ وەدیهێنانی دادگەری فراوانتر بکات، چونکە ئەمڕۆ ئێمە لە واقعێکی سیاسی کۆمەڵایەتی داین کە ئەسڵ و بنەمای مافی هاوڵاتی بوون کە دادگەریە پێشێل کراوە. ئەگەر بینە سەر ئەوە ڕێژەی ئافرەتانیش لە سەدادا کرا سەدا 20 و پیرۆزبایی لە بەڕێز دەکەم یەکێک بوو لەو ئافرەتانە بە دەنگی خۆت دەرچی و پێش هەندێک براشکەوتی. ئەو ڕێژەیە چۆن بوو زیاد کرا؟ یان کۆمەڵی ئیسلامی دوای ئەوەی دەبێتە کۆمەڵی دادگەری ڕێژەی ئافرەتانیش بەرەو پێشە بە؟ بەرەو پێشە بە. دیارە من ئەتوانم ئەوە بگەڕێنمەوە بۆ ئەوەی ئافرەتان لە کۆنگرەی 3 تا کۆنگرەی 4 کاتێک کە بە فیعلی لە سەرجەم ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستانە پێگەیان هەبوو، توانیان ئەو واقعە دروست بن ئیسباتی وجودی خۆیان بکەن کە لە کۆنگرەی 4ەمە ڕێژەکەیان بێتە 2 بەرابەر، واتە برایان هاتنە سەر و قەناعەتەی کە لەو کار و کاروانەدا پێویستە ئافرەتانمان لە سەرجەم ئاسوب جمگەکاندا هەبێ و پێویستە ڕێگە خۆشکەر بین بۆیان و پێویستە زەمینەیان بۆ خۆش بکرێ بۆ ئەوەی بتوانن وزە و تاق و توانەکانیان لە خزمەتی بەرەو پێشبردننی ئەو کاروانە بەکاربێن. لەبەرچی کۆمەڵی ئیسلامی بۆ چوارەمین جار ئەمیرەکەی هەروە خۆی مایەوە کەسێکی تر نهاتە شوێنی گۆڕانکاری لە شوێنەکەیدا نەکرا؟ ئەتوانین بڵین بەهۆی بەهێزی کەسایەتی جەنابی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی ئیسلامی کوردستان و لە ڕاستیە کۆمەڵی ئیسلامی کوردستان بە پێویستی ئەزانێت کە لەم قۆناغەشە ئەو ئەرکە گەورە ئەو بەرپرسیارەتیە بە جەنابی مامۆستا عەلی باپیر بسپێرێ. دیارە خۆشی داوای کرد لە ئەندامانی کۆنگرە کە کەسێکی تر بەدیلی ئەو بێ ئەو هەر هاوکار و پشتیوانە بێ، بەڵام بە تێکڕای دەنگی ئەندامانی کۆنگرە جارێکی تر جەنابی مامۆستا عەلی باپیر هەڵبژێڕایەوە. ئەو دەنگدانەوەی هەیە لە نێو خەڵک دەرێت کە ئەوان نەتوانن بۆ نمونە ئەو هەموو ساڵە دیسان ئەمیرەکە هەروەکو خۆی هەردەبژێنەوە کە ئێستا گۆڕایە لە بۆ سەرۆک
چۆن دەتوان دوا ڕۆژ دەسەڵات بگرنە دەست بۆچی یعنی کەسێکی دیکە نیە لە نێو 900 ئەندامانی کۆنگرە کە تێیدا بەشدار بوون بتوانی بە خۆی هەڵبژاردبایان هاوشانی سەرۆک ئەویش کاندید ببە بۆی دەنجی هێنا بە دیارە کەسی تر هەیە بەڵام ئەمڕۆ ئێمە بە پێویستمان زانی لەم واقعەدا لە ئەمڕۆدا لەم 4 ساڵی داهاتووچە جەنابی مامۆ سعدی باپیر ڕابەرایەتی ئەو کاروانە بکات دیارە کەسی تریش هەیە و لە داهاتووشە کەسی تر ئەتوانێ چونکە برایەک خستایەوەی خۆشی کاندید کرد بەڵام مەرجەکانی تیان نەبوو مەرجەکانی ئەمیرایەتی تیان نەبوو کەواتە دەرگاکە داخراو نەبووە کە کەس نەتوانێت خۆی کاندیدکە مەرجەکانیش کە دانراوە بۆ سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان مەرجەکان ئەوەندە قورس نین کە کەسی تر نەتوانێت بەڕێوەی بە و دیارە ئەم کۆمەڵی ئیسلامی و کۆمەڵی دادگەری کە ئێمە لە کۆنگرەی بە کۆمەڵی ئیسلامی لەوە بووین سەر ئەندامانی کۆنگرە واقعیانە بیریان لەوە کردەوە کە ئێمە گۆڕانکارییەکانمان با قۆناغ بە قۆناغ بێت لە قۆناغێکە ناوەکەمان تا ڕادەیەک گۆڕی پاشان هەروەکو سیرتان کرد زۆربەی گۆڕینی ناوەکە دوجار لە واقعی کۆمەڵگە و لە واقعی سیاسەتدا چی لە بۆ کۆمەڵ دەگۆڕێ لە ڕاستیدا کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕاستە ناوی کۆمەڵی ئیسلامی بووە بەڵام بەردەوام دەرگای کراوە بووە بۆ سەرجەم ڕۆشنبیران ئەکادیمیان و کەسانی تری بێلایەن و کە بە پێی پسپۆڕیەکەیان سوودیان لێ وەربگرێ ئاسایە کۆمەڵی ئیسلامی کێسا کۆمەڵی دادگەریە پێشوازی بکات لە ئافرەتێک و پیاوە کە قەنەعەتی دینیان نەبێیان ئەوتە دینیان لاواز بێ من لەم بابەتەیە ئەتوانم بڵێم لە کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی کوردستانە چونکە هەموو حیزبێک پرەنسیب و بەرنامە و استراتیژی خۆی هەیە لەو پرەنسیب و بەرنامە و استراتیژیە کە کۆمەڵی ئیسلامی کوردستان لە پەیڕەوی ناوخۆی کۆمەڵی ئیسلامیە جێی کردووەتەوە ئێمە بنەمای یەکێک مادەیەکمان هەیە بە ئەندامیەتی لە مادەی ئەندامیەتیە مادەیەکمان هەیە بڕگەیەکمان هەیە وەکو لایەنگر بڕگەشمان هەیە وەکو ئەندامی فەرمی مەرجتان هەیە بۆ ئەندامەکە بۆ ئەندامی فەرمی حیزب مەرجمان هەیە و یەکێک لە مەرجەکانی ئەوەیە پابەندبوونە بە ڕەوشت و بنەما سەرەکیەکان و بنەما نەگۆڕەکانی شەریعەتی ئیسلام و یەکێکی تریشی لە مەرجەکانەوەی پابەند بێ بە سیاسەتی نێوخۆیی پەیڕەوی ناوخۆی کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەگەر لە یەکێک لە ئەرکەکانی ئەندامەتیشەوە مەرجەکانە یەکێک لە ئەرکەکانی ئەندامەتیشەوەیە لە ناو کۆمەڵی ئیسلامی کوردستاندا بەردەوام پێویستە برە و بەلایەنی ئیمانی لایەنی دینی لایەنی عەقیدی و لایەنی زانستی و ڕۆشنبیری خۆت بدا ئێمە ئەم مەرجانەمان هەیە ئەم مەرجانە هەیە و ئەم ئەرکانەش هەیە بەڵام لە پێناسی لایەنگرە ئێمە تەحدیدی هیچ مەرجێک و تەنانەت هیچ ئەرکێکیش بۆ لایەنگر وەڵامی بدەیتەوە ئەفڵکەی کاتم کەم وایە تۆ وەکەوەی کە ئافرەتی و لە سەرکردایەتی حیزبێک دای چیتێ بۆ ئافرەتانیانەوە تۆ وەکو پرۆژەت چیە بۆ ئافرەت و خوشکان و ژنان بەڵێ لە ڕاستیدا من ئێستا لە ئەمڕۆیە بە پێویستی ئەزانم سەرجەم ئافرەتانی کۆمەڵگە بەڕاستی بە هۆشیاریەوە بە وەعیەوە بێنە مەیدان ئەرکی حەقیقی و ڕاستەقینەی خۆیان جێبەجێ بکەن کە پەروەردە و پێگەیاندنی نەوەی داهاتوو بۆ خزمەتی ئەو کۆمەڵگەیەیە ئەمڕۆ ئێمە لە قەیرانی پەروەردەیین ئەوە ئەرکی ئافرەتانە کە هەستنەوە زۆر بە زیندویی بێنە مەیدان کە ئەو ئەرکە قورسە بەڕاستی بەجێ بێنن ئەگەر وا نەکەن کۆمەڵگەی ئێمە بەرەو کۆمەڵگەیەکی داڕ و خاوەڕوە کەواتە وەک ئەندامێکی سەرکردایەتی حیزبێکی ئیسلامی وەکو ئەندامی گروپی ئاشتی ئافرەتانی کوردستان و وەکو دایکێک داوا لەسەر جەم ئافرەتانەکەم کە ئەرکە ڕاستەقینەکەی خۆیان لە یاد نەکەن کە ئەرکی پەروەردە و پێگەیان دەستخۆش ڕزامەت بوون دەگرین زۆر سوپاس تا پرسێکی دیکەی ستاندەر سپاردەی خودا بن